خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە بەرنامەی ڕەهەنتان پێشکەش دەکەین. کەمەندامانی سەنگەر ئەو تێکۆشەر و ئەو گەنجانە بوون کە ڕۆحی خۆیان کردە قوربانی و ڕۆحی خۆیان خستە سەردەست بۆ پاراستنی خاچی پیرۆزی کوردستان. ئەوێ ڕۆژێ ئەوان بە گوڕوتین و حەماسەتێکی زۆرەوە بەرگریان لە خاچی پیرۆزی کوردستان دەکرد. بەڵام ئەوان بە هۆکاری جیاجیا لە کاتی خەباتی شاخ و پارێزگاریکردن لە خاچی پیرۆزی کوردستاندا کەمەندان بوون و بریندار بوون. زۆر جار لە بۆنە و مناسەباتەکاندا باسییان دەکرێت و ڕێزیان لێ دەگیرێت، بەڵامە خۆیان دەڵێن تەنها لەسەر کاخەز وەکو کێشە معانات وەکو پێداویستی کەمتر گوێیان لێ دەگیرێت، کەمتر پاڵپشتیان دەکرێت، کەمتر تێگەیشتن هەیە بۆ ئێش و ئازارەکانیان. ئەوان هەموو ڕۆژێ جارێک بەدەست ئازاری برینەکانیانەوە وێڕای ئەوەی کە ڕەنگە نەتوان وەکو پێویست بژێوی ژیان و ماڵ و منداڵیان دابین بکەن لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەنە پەیوەندیدارەکانی ژنیگەرانە لە بەرامبەر ئەوەی کە نەتواندراوە لە معانات و کێشەکانیان تێبگەن و کار بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بکەن. ئەو تێکۆشەرانە کە کەمەندامانی سەنگەرن جێگەی ڕێز و حرمەت و تەقدیرێکی گەورن لەبەرەوەی ئەوان ژیانی خۆیان کردوتە قوربانی وەکو خۆیان ئەڵێن یانکو زۆر جارە تعریفەکانیان پێیانە وترێ شەهیدی زیندون. دائما ئەم شەو وەکو بەرنامەی ڕەهەند و کورسات نیوز ئەم بەرنمەیەمان ئەو سەکۆیەمان خستۆتە خزمەتی ئەوان بۆ ئەوی لەگەڵیان باز لە کێشە و گرفت و معاناتەکانیان بکەین. میوانەکانم بە سوپاسێکی زۆرەوە بەڕێز لیوا فواد حاجی بابەکر سکرتێری کۆمەڵی پێشمەرگە کەمەندانبووەکانی سەنگەر، زۆر بەخێر بێ کاک لیوا فواد، هەروەها هەر بە تەنیشتیەوە کاک لیوا فواد محەممەد کەمەندامی سەنگەر بەڕێزی شت بەخێر بێ، هەروەها ڕایەت حەشیم کەریم کەمەندامی سەنگەر و بەڕێز ئەمید محەممەد بازیانی لە پرساوی لقی سلێمانی کەمەندامانی سەنگەر و مقدم بەهادین مەجید کەمەندامی سەنگەر. زۆر زۆر سپاس، ئێوە جێگەی فەخرن بۆ ئێمە. بەناوی دەستگای میدیای کورسات شەوە بەرنامەکەمە یەک ڕۆژی ماوە بۆ جژن، هەر جژنە پیرۆزانشتان لێکەین کاک فواد. جا من لە کاک لیوا فوادەوە گەرمایکە بدەن بۆ کاک لیوا فواد. کاک فواد، سەرەتا من حەزم لێ بۆ ئەوانەی کە نازانن کەمەندامی سەنگەر چیە، کەمەندامانی سەنگەر چێن؟ طبعا من خۆم کە سوکارم کەمەندامی سەنگەرە، بۆ من وازە ڕەنگە پرسیارەکەم زۆر زۆر سادە بێ، بەڵام تێبگەن کەمەندامی سەنگەر چێن؟ زۆر سپاس کاک زانە، پێشەشی جەژنی سەرجەم خەڵکی کوردستان پیرۆز بێ بە هەموو مسلمانانەوە داچی شەهیدان لە کەمەندامان لە پێشمەرگە دێرینەکانەوە. کەمەندامی سەنگەر ئەو پێشمەرگەیە کە لە ئۆرگانەکانی پێشمەرگایەتی لە کاتی ڕوبەڕۆبوونەوە لەگەڵ ڕژێمی فاشی یاخود لەگەڵ هەر دوژمنێکی ئەم ملەتەیە کەمەندام بۆ بەشێکی جەزەخۆی لێدەداوە. بەداخەوە کە ئەڵێم تا ئەمڕۆ ئێمەی کەمەندامانی سەنگەر کە حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان لەسەر خوێن و جەستەی ئێمە و شەهیدەکانی هاوڕێماندا و پێشمەرگە دێرینەکان دروست بووە. ئەم توێژانەی کە باسم کرد لە هەموو لایەکەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە فەرامۆشکراوە. بۆ نمونە کەمەندامانی سەنگەر ئێمە لە ساڵی 2012 تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک هاوکار و پشتیوانمان نەبووە، نەبووە چارەسەر، نەبووە بژێوی وەکو بەڵکو. کاک فواد، ئێوە لە ناو کۆمەڵەکەت پێشەوەی بێن سەرەوە تەواوی ئەو کەسانە ینی ناتوانن ئیشی تر بکەن، هەرێکەوی بەدەست برینێکەوە دەناڵێنێ، وانە ڕەنگە ئێستا ئینشاڵڵا هەر زیندووە بن و ساق و سەلامەتە بن، بەڵام هەر یەکەی بەهۆی برینێکەوە دەناڵێنێت، وانە یعنی ناتوانێت ئیشێکی تر بکات. ئێمە وەک کەمەندامانی سەنگەر جیا لە هەموو توێژەکانی تر چکە جەسەی خۆمان لەدەزاوە ناتوانین ئیش و کارێکی تر بکەین. بەداخەوە حکوومەتێک لەسەر خوێن و فرمێسکی ئێمە دروست بێ دەست بۆ قوتی ماڵ و مناڵی ئێمە بەرێ. ئێمە وەکو زۆربەی چینی توێژەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە موچەمان بڕاوە کە پاشەکەوت کراوە هەمووی لەگەڵ ئەواندا یەکسان بووینە، هیچ جیاوازیەک لەلایەن حکوومەتەوە بەرامبەر بە ئێمە و کە سوکاری شەیدان نەکراوە. بۆیە من کە ئەڵێم بەداخەوە ئەم حکوومەتەیە لەسەر خوێن و فرمێسکی ئێمە دروست بووە، ئەو بواە ڕەچاوی ئەوەی کردبایە کە جەستەی ئێمە ناتوانین کار بکەین دەست بۆ بژێوی ژیانی و ماڵ و مناڵی ئێمە نەبە. ئێمە لە ساڵی پارەوە سێ موچەمان وەرنەگرتووە، کەمەندامان هێستا لە ماڵەوە کەوتووە، دابی لێ هەڵەگیرێ کرێ چییە؟ ئایا چێ دێ
ئەم کرێی بۆدا شێوە لای بۆ کاتەوە شێتوانێت ئەم موچەی بۆ دامیکا کە بشێوی ژانی خۆی ڕۆژانەیەتی کەمەندامانی سەنگەر جگە لە دروشم هیچ کەسێک هاوکار و پشتیوانمان نەبوو ئەمە یاسای 34 کەمەندامانی سەنگەرە کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە لە 2007ەوە تا ئێستاکانە جگە لە موچە هیچ بڕگە و بابەتێکی جێبەجێ نەکراوە 17 ساڵە ئەم یاسای ئەخولێتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شتێک بۆ کەمەندامان نەکراوە پێیان وانە بێ کە ئێمە بێدەنجین ڕازین نەخێر ڕازینین بەڵام ئەزانین ئەم پەرلەمانە و حکوومەتە لەسەر خوێن و جەسەی ئێمە دروست بووە نامانەوێت تێکی بین لیستی موچەتان لەگەڵ چێ ڕاگەندرێ کاکفات لیستی موچەمان لەگەڵ هێزەکانی عەفتایە لەگەڵ هەفتایە بەڵێ لیستی موچە ئێمە لەگەڵ هێزەکانی عەفتایە تا ئێستا نەیانتوانیوە بەم یاسا ژیان و ئێمە و کەمەندامەکانمان دابین بکە مەسەلەن ئەوەی کۆمەڵەکەی ئێوە تەنها لایەنگرانی یان ئەوانن کە لە یەکێتی نیشتیمانی کوردستانن نەخێر کۆمەڵەکەی ئێمە جگەر لە هەواڵانی پارتی هەموو هەواڵانی گۆڕان بزوتنەوەی سۆسیالیست حزبی شووعی زعمە کێشان کۆمەڵی ئیسلامی دادگەری ئەوانەی هەموو تایە زۆر باشە گفتوگۆی زیاترەکەین کاگلیوا فواد کاگلیوا فواد بەڕێز لەکوێ پێشمەرگە بووی لەکوێ هاتی باسی خەباتی شاخکەی و چۆ مەسەلەن بریندار بوویت و کێشەکانتان چێ لە ئێستادا زۆر سپاس من ساڵی 93 چوومە کولی عسکەری دەورەی دوی خوێندکارانم ساڵی 95 تەخەڕوجمان کرد بە پلەی ملازم ئیتر من لەو بەروارە بە دواوە لە خزمەتا بووم ساڵی 2022 لە شاخی شنێروێ کەمەندان بووم بەهۆی تەقینەوەی مین لەو کاتەوە من چوومە داوام مەکرد داوامی ئاسایی خۆمە کرد ساڵی 2016 کەمەندام خۆم خانەنشین کرد لەسەر لقی سلێمانی کۆمەڵی پێشمەرگە کەمەندانبووەکانی سەنگەر یعنی 2016 خانەنشین بووم 2002 ئەملیات 2016 خۆم خانەنشین کرد ئەو فترەیە خزمەتم ئەکرد ئەمتوانی خزمەتکەم دوای ئەوە ئیتر نەمتوانی خۆم خانەنشین کرد ئێستا لە لقی سلێمانی کۆمەڵی پێشمەرگە کەمەندانبووەکانی سەنگەرم بەڵێ کێشە و گرفتەکانی ئێوە چێ کاگلیوا فواد کێشە و گرفتەکانی ئێمە زۆرن لە ئێستا ئەو کێشەی کە زۆر دیارە زەقا موچێ ئێمە موچەکانمان دوا ئەکەوێت ئێمە کەمەندامی سەنگەرین ناتوانین هیچ کار و کەسابەتێکی تر بکەین تەنها موچەکە سەرچاوی بژێوی ژیانمانە ینی ئەم جارەکە هێزە ئەمنی موچە هێزەمنیەکان بە ناوی کۆد و ئەوانەوە دواکەوتو ئێوە لەگەڵ ئەوان لەگەڵ هێزەکانی هەفتە موچەتان زۆر دواکەوت بەڵێ زۆر داکەوت کاریگەری زۆر بوو ئەنی بەڕاستی یعنی زۆر کاریگەری هەبوو داواکارین کە ئەو شتە دووبارە نەبێتەوە ئینشاءڵڵا باشە کاک ڕایت حەچیم بەڕێزت باسی کەمەندانبووانی سەنگەر و خەبات و تێکۆشانی خۆتان بکەیت من نام حەکیم کەریم حێدین ساڵی 1990 برینا کراوم ساڵی 79 پێشمەرگەبووم لە 55 قەرەداخ خەڵکی قەرەداخی نەخێ خەڵکی سلێمانی بەس لە 55 قەراغ بوو لە نەوەیەک لە ئەمنە سوورەکە برینا کرام 96 بە تەواتی بووم بە کەمەندامی سەنگەری فعلی یعنی لە ئازادکردنەوەی نەوەیەک بەڵێ لە ئەمنە سوورەکە برینار بوو هەشتی سێ بەڵێ هەشتی سێ سعای 11 برینا کرام لە ئەمنە سوورەکە بەڵێ کێشە و گرفتی خۆت و هاوڕێکانت کێشە و گرفتان هەروە قەزە موچەکانە دوای هەنە یاسا لە پەرلەمان هەتاسە جێبەجێ نەکراوە بۆمان داوای ئەو یاسانەکەن جێبەجێکرێ بۆمان و حکوومەتیش چۆنە بێ ئەو شتانەوە بە جێبەجەکات زۆر باشە گەڕمۆلاتان کاک عەمید محەممەد لە لقی سلێمانی هەڵبەت زۆربەی ئەو هاوڕێ دۆستانەی خۆت ڕوبەڕووی کێشەکانیان ڕوبەڕووی ئێوە ئەکەنەوە کێشانەچین بڵێ سەرەتا سوپاس بۆ جەنابێت بۆ کەناڵە پیرۆزەکەتان و لێرەشەوە ئەمەوێ جلدە پیرۆزە لە دایکی شەیدان و سەرجەم کەمەندامانی سنگەر و هەموو هەواڵان بکەم ئێمە وەک لقی سلێمانی کێشەمان زۆرە نەخۆشیشمان زۆرە ئێساش چەندین برادرمان هەیە کەمەندامی سەنگەرە کیمیایی لێدا و لە ماڵەوە کەوتۆ ڕۆژانە عیلاجی هەیە و یاد وەک کاک فواد فەرمووی دایبی پیاڵەگرن وە تاکو ئێستا زیاد لە 95 کەسمان کەمەندامی سەنگەرە و کۆچی دوایی کردووە تازە لەم دووسێ ڕۆژای هاوڕێکاوەمان هەر کۆچی دوایی کردو هەر عینن لە کەمەندامیەکەی و تووشی نەخۆشیکە بووە
و ڕۆژانە ئەو شتانە ڕوبەڕوومانە بێتەوە برادران داوای ئەوواکەن کە وەک پێویست خزمەت ناکرێن وەک پێویست موچەکانیان نادرێتێ بە تایبەتی موچەکە بۆ ماوەی 65 ڕۆژ ئەمجارە تاخیر بووە پار سێ موچەمان هەر نەدرایە ئەم ساڵی ئەوەتانێت تاخیر بووە زۆر کەسمان هەبووە تەلەفۆنیەکرد یاخ و سەردانێکردی نیانگوەزما زۆر خراپە بۆیە ئێمە لەم کەناڵە پیرۆزەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین چیتر ئەم ناحقیانە لە کەمەندامانی سەنگەر نەکەن چونکەم دوای شەهیدان کەمەندامانی سەنگەرە لە دوای کەمەندامانی سەنگەر پێشمەرگەی دێرینە ئەو خەڵکانی کە ماندوو بوون بەڕاستی وەک پێویست هاوکاری ناکردن و پشتیوانی ناکرین بە تایبەتی ئەو یاسایی کە یاسای 34 تاکو ئێستا غێری موچە ئیشی پێ نەکرا موچەکە وەک پێویست نییە بۆیە داواکاری باسی چیەکانی امتیازاتانی کە ئەبوو بکرێت ئەوەی کاکفواد زیاتر شارەزایی لەسەری هەیە حەزەکەم کاکفواد ئەو ڕوونکردنەوەانە بداتوەمانە لە سنووری لقەکەی بەڕێزت ژمارەتان بە دیاری کراویان بە تەقریبی هەیە لە خیستێمانی ئێستا زیاد لە 1300 کەمەندامی سەنگەرمان هەیە بەڵێ هەموو حیزبەکانمان لای هەموو لایە غێری پارتی هەموو لایەنەکانی هەمووی لەسەر هێزەکان هەمووی لەسەر هێزەکانی هەفتا موچەوەرەگرین بەڵام لقی ئێمە ئێستا 1300 کەسین و هەموو لایەنەکانی تیا غێری پارتی هەموو لایەنەکان پارتی و کۆمەڵی هەیە لە سنووری خۆیانایەتی بەڵام لەگەڵ ئێمە نیانە بەڵام ئەمانەی کە لایەنەکانی کە هەمووی لەگەڵ ئێمە ئەندامن و لەو کۆمەڵی ئێمە و لەگەڵ ئێمە موچەوەرەگرن هەمووشیان هەمان مەعاناتیان هەیە هەمان وەکو ئێمە موچەکانیان تاخیرە بێ و لە هەمان کاتیشدا ئەوانیش خەڵکیان لای ئێمە ئەمری خوای کردووە لە ماوەیە بڵێن ئەوەی کەوتم 95 کەسمان ئەمری خوای کردووە هەموو لایەنەکانە و بە تایبەتی زیاتر یەکێتیە ئەنجا سوپاسی ئیدارەی گەشتلیژەکەین کە مەرکەسێکمان کۆچی دوایی کردوێ ملیۆنێکیان بۆ سەرفکردون بۆ تازێکی بەڵام وەرچی حکوومەتە مەسەلەن بتوانێت کە ئاوری جدی لێەوە بداتەوە مەسەلەن حکوومەت پلەبەندێک بکە کە ڕەچاوی ئەو حکوومەت تا ئێستا هیچ هاوکارێکی ئێمە نەکردو غێری موچەکە هیچ هاوکارێکی نەکردوین و هیچ شتێک مەسەلەن خەڵکمان هەیە مانگانە نیوەی موچەکەیدا بە ئیلەس تا ئێستا کۆمەڵەکە خۆمان ئەگەر هاوکاریەکمان کرد بێتن ێنا لە لایەکیکەوە هیچ هاوکارێک نەکراوە بەڵێ مقدەم بەهادین بەڕێستان لەکوێ پێشمەرگەم لە چیتی پێک پێشمەرگە و سنوورێکی نەناو پێشمەرگەشەمە بعد نەقەڵ و ناسرا بووم لە ساڵ 1994 پێشمەرگە بووم بە سنووری قەرەداغ بووم ماوەیەک لە تیبی 55 دوایی لە دەستەی مەڵبەتم لای بەرحمەد بێ شەوکەتی حاجی مشیر لە دەستەکەی خۆی بووم و لە پشتڕی دەستەکەشی بووم لە ساڵی 91 دوای ڕاپەرنەکە لە بادینان کەمەندان بوو لە شەڕی لە ڕزگارکردنی منتقی بادینانە لەنەوەیەک کە مانگی 5 کە چون بۆ ڕزگارکردنی منتقی دووە و بادینان خەڵکی سلێمانی چون بۆ قەراقم خۆم خەڵکی تەکیە و بەلەگجاری بەڵێ چتی بێک بوونێەوە کە چون من کاتە کاکشەکەت بەڕەحمە بێت ناڵم لە دەستی کاکشەکەت و کاکشەکەت بەرحمە لە هەردیکان بەرحمە دەغڵ شاید حەسەن کەستانیە چون بۆ منتقی بادینان لێ ئێمە لێ لەو پرۆسی ڕزگارکردنی دووەک و بادینان ئێمەمۆن لێوە کەمەندام ینی ئەوە بۆ من جێگەی سەرنجە ینی ئەو فەرقتان نەکردو لەکوێی کوردستان خەبات بکەن گرنگەوەیە پستێک لە خاچی کوردستان ئازاد بکەن لەوێش لێ بادینان بزەبت لە شارێ لە شوێنێک من لە شاخی بێخمێ بە دوی منتقی لێت منتقی بارزانیان سنووری بەرزانە بارزان هاوڕێکانت داواکاری و گرفتەکانیان کێشەکانیان داواکاری و هاوڕێنمان و هەموو کەمەندەمانی سەنگەر ئێمە هەرمووانەیەک داواکاریمانەیە چاکردنی باری ژیانمان چاکەن و گۆڕانکاری لە ژیانمانە بکەن ئەو بەڵێنانن کە پێیان داوین لە پەرلەمان و لە حکوومەت بۆمان جێبەجێ بکەن و واجبیشە حیزبیش لە ئەنی ئاگای لێمان بێت و تا ڕادێک هەندێک جار بەسەرمان بکاتەوە لە هەنێ معاناتی تایبەتی خۆمانە کە پێویستە بۆمان بکرێت واجب ینی ڕاستێمە بۆ کوردایەتی کوردوانە بەڵام من لەژێر ئەڵای یەکێتی نیشتمانی کوردستانە ئێمە خەباتمان کردووە پێویستە یەکێتی نیشتمانی کوردستانیش ئاورمان لێباتەوە و نەک لە من لە هەموو کەمەندەمانی سەنگەر هەر شوکارێکیانە بێگە لە ڕێگەی حیزبی و یا لە ڕێگەی حکوومەتی بێ ومان جێبەجێ بکەن زۆر سپاس و مەمنون سپاس دێبۆلات کاک بەهادین کاک فواد بەڕز لیوا فواد ئەو یاسایە کە لەبەردەستە چ خاڵێکی تێدا ئەگەر بەوردی مەسەلەن جێبەجێ بکرابە بۆ ئێوە پاڵپشتی و جێگەی دڵخۆشی بوو یاسای 34 کە لە ساڵی 2007 لە پەرلەمانی کوردستان دەچووە لە ئەو کاتە لە وەسایقی حامیش بڵاو کاتەوە ئەڵێ لە ڕۆژی دەرچوونیەوە ئەبێ جێبەجێ بکرێت ساڵی 2007 بە ساڵە تا ئێستا جێبەجێ نەکراوە
خاڵەکانی یەک لەو خاڵانەوەیە هەر کەمەندامێک کە نەخۆشە بێ لە دەرەوەی عیلاجێ بێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان التیزامی بەوە بێ بمانێری بۆ دەرەوە و هەموو مەسارفێک لە سۆی خۆی بگرێ. ئەوە یەک کرێی سەفەری خۆمان بۆ دەرەوەی وڵات سەتاسی بدرێ. کوڕ و کچی کەمەندامانی سەنگەر لە هەموو قۆناغەکانی خوێندر بە کەمەندامیشەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ. سلفەی زەواج بۆ هەموو کوڕ و کچێکی کەمەندامان بێ و هەموو حەقێکی خۆمان کە خانەنشین بووینە هەژدەم موچەی خۆمان پێ ڕەوا بندرێ کە تا ئێستا بەداخەوە هیچ کەمەندامێک وەری نەگرتووە. لە هەمان کاتدایە هەرچی پێویستیەکی کەمەندامانە بەپێی ئەم یاسایە ئەبێ جێبەجێ بکرێ بەداخەوە هیچ بەرگە و بابەتێکی جێبەجێ نەکراوە. بۆیە داواکارین ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیکردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم گلەیە ڕوبەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەینەوە. ئێمە هەمومان لە پێناو خوێندنگەکەی جەنابی مام جەلال و یەکێتیدا کوردایەتیمان کرد، گۆش کراین، بووین بە پێشمەرگە، ماڵی خەڵکمان وێران کردووە، مان کردو بە کەمەندامی سەنگەر. خودی جەنابی مام جەلال ناوی لە ناوی شەهیدی زیندوو ناکرێ ئەم پێژە فەرامۆش بکرێت لەلایەن حیزبەوە. ئێمە دەیان جار هەوڵمان داوە خودی کاقوبات ببینین بۆ مەعاناتەکانی کەمەندامانی سەنگەر بۆی کە بتوانین لە نزیکەوە کێشە و جرفتەکانمان باسکەین. کەمەندامان هەیە حارەبانەی نییە، کەمەندامان هەیە شاقەی نییە، کەمەندامان هەیە عیلاجی پێویستە ڕۆژانە. تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە لە خودی بەڕێز کاک پاڤڵ تاڵەبانیەوە نەبێ کە بەڕاستی پشتیوانێکی ئەوتۆ کۆمەڵەکەمان بووە کە جێی سوپاس و پێزانینە وەک سەرۆک و یەکێتی و خەمخۆری کەمەندامان بەڕاستی هەمان ئەو سفاتەی جەنابی مام جەلالی تایە کە بۆ کەمەندامان کە یگوت هێڵی سوورن. و لێرەشەوە سپاسی برای خۆشەویستم کاکشوانەکەم خۆی و ستافەکەی لە مەکتەبی دارایی کە زۆر بە پۆرۆشانەوە بۆ بانگەوازێکمان بۆ تەلەفۆنێک بەنامەیەکمان بۆ داربێ بۆ هەم کەمەندامێک بۆ هەر کۆچ کردوویەکیان بە هەر پرسەیەکی کەمەندامان دەستی ئاوەڵاوە بەڵەوەکو عیزم کراوە. بەڵام کاک فواد مەسەلەن ئەگەر مادام یاسایەک هەیە بۆ نمونە ئەوەی کە باسەکەن کە کەسێک پێویستی بە عارەبانەیەک هەیە، پێویستی بە سەفەرێک هەیە، سەفەری عیلاجی مەسەلەن ئەو یاسای بۆچی جێبەجێ نابێت؟ کاک زانای یاسا لە حکومەت جێبەجێکرێمە حکومەتمان هەیە مەدەسەڵاتمان هەیە. ئەگەر حکومەت باە حکومەت باوکی خەڵکو و کەمەندامانە بوو. یاسایەک هاتووە دەستی بۆ هەموو شەریعە دڵسۆزەکانی ئەم ملەتە بردووە کە کاتێک تۆ دەست بۆ شەریعەی شەهیدانە بیت و کەمەندامانە بی حەقت ئێمە هەمومان نقطەیەکی نیزامی لەسەر ئەم دەسەڵاتە دابنێ. ناکرێت کەم ئەندامێک جەستەی لە دەستدا بێ نەتوانێت ئیش بکات سێ مانگ موچەی نەوێتێ علاجنێتی ئێمە لای خۆمانەوە وەکو مەڵێک ڕەنگە زۆر سادە بێ قسەکە بڵێ کە سێ مانگ موچێ وەرنەگرتووە بەڵام بەس ئەو کەمەندامە دەزانێت ئەو کەسە دەزانێت کە ڕێز عایلێت چۆن دەتوێتەوە بەرامبەر پێداویستەکانی خانەوادەکەی. قوربانجان جگەلەوە ئێمە ئەو مەعاناتانەی کە هەمانە زیاتر بەوەی لە 2012ەوە دەسەڵات هیچ هاوکارێکمان نەبووە ناچار پرۆژەیەکمان دانا ئەم پرۆژەیە بەلقەکاندا گەڕین سندوقی پشتگیری نیشتەگەریماندانەوە کۆمەڵەکەمان هەر کەمەندامەیەک ماگانە بە 25,000 دینار بەشدارەکە لە ناو خۆماندا کە ئەوایە مە حکوومەت و حیزب پشتیوامە بە یان سەرمایهدارەکان بەداخەوە تا ئێستا تاکە سەرمایهدار کە پشتیوامە بە عاجی مەریوانی عاجالی بوو. بەڵێ مەریوانی عاجزەمال بووە هیچ کەسێک تر لە سەرمایهدارەکان پشتیوامان نەبووە و خودی کاکشوانیش بەڵێنێکی پێداوین گەنە هەر کەمەندام خۆی توانیمانە. بەڵام مادام یاساتان هەیە کاک لیوا فواد حەق ئەو بە یاسا بکرێوانە خۆت گوتە دەگەر حکومەتمان هەبوایە نەبووە دەست بۆ بژێوی ژیانی ئێمە بڕابایە. ئەی معاش ئەوە هیچ وەکو هەر خەڵکەکی تر مۆزەفێکی تر موچتان کەم کراوەتەوە نەخێت لە موچەدا ئێمە بەداخەوە ئەڵێن پێش شەهیدانیشین لە موچەمان باشە بەڵام کاتێک تۆ لە سێ مانگ موچەیە گۆرەگرێ فەرقی من و ئەو نیشتیمانیەک نییە لەوەدا ناڵێ مەجەسی لێداوە چونکە من کە بە سێ مانگ موچە وەرەگرم هەرەکە ئەو موچەیە کە کارمەندێک وەرەگرێ. بەڵێ ئێستا لەو مەوزوعی ئەو ململانەی کە هەبوو ئەو فترێکە موچەی هێزەکانی هێزانیەکان نەنێردرا ناویان نەدەنێردرا هی ئێوەش هەمان کێشە بوو. بەڵێ بەداخەوە بەهانەیە کە تەنانەت بۆ برسیکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە چونکە هیچ یەکێک لە ئێمەمانان نییە کارتی نیشتیمانیمان نەبێت کە کارتی نیشتیمانیمانەیە قنێنەی چاو پەنجە ڕقەمی دەرگەی ماڵەکانی هەمە هەر هەمومان لە ناو وەزارەتی عراقی هەیە ئەمە تەنانەت بۆ ئەوەی پەردەپۆشکردنی
ئەو هەموو بندیوارانەی خۆیانە کە بەناوی هێزی ڕۆژ و کۆمەڵی خەڵکی تر ئێمە باجەکەیدێ ئێمە باجەکەیدێن بۆ بەڵام باجی قورسیش مەسەڵەن باجی قورس من ماڵی کە مەدام هاتۆتە بەردەمی من پاڕاوەتەوە لە کۆمەڵەکەی من 25,000 بەمێ پارەی ڕێگای بەمێ بگەڕێتەوە ماڵەوە باشە لەوە زیاتر کەم ئەندام ڕیسوا بێ ئی سەنگەریش هەمووی سەنگەرە بەڵێ لای من کە مەندامانی سەنگەر هەمووی بە پێی یاسا ڕۆیشتووە لە لیواکانەوە هاتۆتەوە لای من ناسەنگەر نییە هیچ ئەوانەی داعشی ئێستا هاتوونەتە ناو کۆمەڵەکە بەڵێ ئەوەی شەڕداعش هەموو لای ئێمە بە فەرمانی وەزارەی نەقل لە ئێمە بووە هەوانی شەمان معناتی ئێمە هەیە چونکە کاک زەناجان ئەگە تۆ موچە لە 3 مانگ جارێک تەوزیەکەی تۆ هەز بە خۆت کە موچە وەرنەگری نازانی من کام ساغ و سەلامەتم موچەم دە ڕۆژ دوا بکەوێ گرفتت بۆ دروست دەبێت خۆزیە سەرۆکی حکومەت و جێگرەکەشی وەکو ئێمە معناتیان هەبواە بیان زانی بە موچە چۆن بەشی ماڵ و مناڵیانەکەیاننا ئەو کات بیریان لە ئێمە کردەوە من پێم وایە لە دوای جەنابی مامجەلال هیچ کەسێک نەبوو پەرۆشی ئەم تێکۆشرانەوە بێ خودی کاک پاوەڵ ئێستا بەڕاستی بۆ ئێمە لەسەر خەتە ئێمە زۆر لێمە منین پشتیوانمانە هاوکارمانە توانیمانە لە خەکامان بۆ خۆی بەڕێوە بەرین و ئەم سندوقی خۆشمان تا ئێستا ئێمە زیاتر لە 75 کەسمان بەڕێوە کردووە لەم 3 مانگەدا دوانیمانە 106 میلیۆن بدەینە کەمەنداوانی سەنگەر 106 میلیۆن میلیۆن ینی هەر پارەی خۆتان 106 میلیۆن بەڵام حکومت ناتوانێت بەڵام حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا میلیۆنێکی پێڕەوانە بین مەجگە لەوەی زیاتر لە 38 کەماندامان مردووە 38 میلیۆنمان لە مەکتەبی دارایی وەرگتەوە بۆ پرسەکەیان وەدەیان پرسەشمان هەبووە تەلفۆنمان بۆ کاکشوان کردووە بۆ نمونە دوێنێ کاک لیواکەوەمان مرد هەموو مەساریفی پرسەکە لە سوی مەکتەبی دارایی کە ئەبێ ئەمە حکومەتی دەژێربارێ زۆر باشە کاک لیوافوان بەڕێزت مەسەلەن بەراوردێکت کردووە مەسەلەن لە نێوان کەمەندامانی بەسەر وڵاتی ئێران بۆ نمونە ئەوان دەستگای شەهیدیان هەیە دەستگای شەهید کە بەڵێ فەرموو بەراورد هەیە بەراوردێک هەیە لەوە بەڵێ کاک زانە دوو جار داوامان لە برادرانی خۆمان لە پەرلەمان کرد کە نزیکترین کەس دارێکیان لە کاک ڕەفەت عەبدوڵڵا و دادەشاناز و کاک شەڵاوی لە مەکتەبی سیاسی کۆبووینەوە بە پێی سیستەم ژیانی شەهیدان و کەمەندامانی ئێمە دابینکەن بۆی چیتر شەهیدان و کەسوکاریان و مناڵەکانیان یانی کەمەندامانی سەنگەر لە بەردەکەی هیچ نابەرپرسێکدا نەوەستێت من ئەمە ئێران یاسایی هەیە یاسای هەم جانبازان هەم شەهیدەکان ئەم یاسایە لە هەموو ئێران کە جێبەجێ ئەکرێ بە 1 ڕۆژ لە تاران تا ئەگەدە پیرانشار جێبەجێ ئەکرێت و هیچ کەسیش معروم ناکرێت بەڵام بە ئەن قەستیان کرد بۆچی لەبەرەوەی دەیان خەڵکی نامستەحەقیان خستۆتەنە ئەو شریعانەی ئێمە هەم لە شەهیدان هەم لە کەمەندامانی سەنگەر هەم لە پێشمەرگەم لە تێکۆشەرەکان و هەم لە زیندان سیاسیەکان دایان خەڵکرد بۆ دینم لە ڕیزی سوپای عراقی وای هاتووە بەڵام ئێستا لە کۆمەڵەکەی ئێوەیە نەخێ لە کۆمەڵەکەی ئێمە نییە بەڵێ لە کۆمەڵەکەی ئێمەش هەیە بەڵام کەمتر بەڵام خەڵکمان هەیە لە لیژنەی پزیشکی دەرنەچووە بە بڕیاری سەرۆکی عیب کراوەتە فەریق هەم ئامیسریە بۆ هەم مەفرەزە خاسە بوو بەڵام تێکۆشەرەکان ئێمە لە لیواتە ناپەڕ بۆ ئەبێ ئەم پرسیارە لە خودی برادرانی خۆمان بکەین کە لە حکومەتدان زۆر باشە دێمەلات کاک لیوافوات کاک لیوافوات ینی چەند وەکەوەی کاک لیوافواتیش باسی کرد مەسەلەن بە یاسا و سیستەم هەبێ وەکو خۆی گوتی زۆر جوانانەوە کەس بچێتە بەردەمی ئەو بەرپرس و بڵێ من پارەم پێنی و من نەخۆشم و یاسایەکەی و بە پێی ئەو یاسایە کەسەکە بۆ خۆی چارەسەری بۆ دەکرێت ئەگەر ئەو یاسایی کە ژمارە 34 ساڵی 2007 وەگەوەی لە پەرلەمان بڕیاری سەدراوە جێبەجێ بکرێت کەمەندام کێشەی نابێت هەندێک وردە کێشە ئەبێت بەڵام ئەوانە چارەسەریان بۆ دەزرێتەوە بەڵام کێشە سەرەکیەکانی کەمەندامان لەو یاسایە جێگای کراوەتەوە ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکرێت کە 7 ساڵە نەتوانراوە جێبەجێ بکرێت یاسایەک دەرچێت 7 ساڵ نەتوانێت جێبەجێ بکرێت بەڕاستی بەداخەوە هیوادارین پاش ئەوەی خەڵکێ لە لەگەڵ ئێوە ببوورە مەسەلەن وەکو کاک فواد دوتی لە شوێنی تر بریندار بوو بێ بەرامبەر پێشمەرگە بریندار بوو پێشمەرگە برینداری کرد بێ بە ناوی کەمەندامی سەنگەر بێ بەڵێ ناولیستی کەمەندامانە یعنی زۆرە لەو بابەتە ئەگە بچیتە وردەکاریەوە لەوانەیە پێشمەرگە نەبوو بێت لەوانەیە لە شوێنی تر وای لات بێت لەوانەیە بەهۆی تر وای لات بێت بەڵام ئێستا لە ناولیستی کەمەندامانە جێگای کراوەتەوە بەداخ ئەوەژێکە چترە لە گرفتەکان بۆ ئەوەی کە خوێنکارەوەی لە لیاساکە هەیە توانراتە میلی ئەو خوێنکارانە بکریان تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە نەکراوە تەنها سەرۆک پاڤێڵ پار لە سای 50 ئەو تێچووی بۆ سەرفکردین
ئەم ساڵیش بریار درراوە کە بۆمان سرف بکرێت و چاوەڕوانین ئینشەڵا وەکو حزب بەڵێ وەک حزب نەک وەک حکومەت وەکو کاک فواد گوتی کەواتە بەس حزبات خۆ بەڵام وەکو کاک بەهادین گوتی ئەو لە بادینان بریندار بووە مەسەلەن هەرێکی تۆ لە هەڵەبجە بریندار بووی کاک فواد لە شوێنێکتر بریندار بووە کاک محەممەد هەروەها کاک حەچیم هەروانی خۆی ئەوە نەبوو بڵێم لەسەر ماڵەکەی خۆتان زەوی زارەکەی خۆتان شەرتان کرد ئەمە ئیشی حیزب نییە بەڵام حیزب ئاور لە ئێمایەتەوە هاوکاریمانەکە ئێمە سوپاسیانەکەین ئەمە ئیشی حکومەتە حەڤە ساڵە ئەم بڕیارە لەلایەن حکومەتەوە دەرچوو جێبەجێ ناکات. زۆر باش کاک حەچیم دەتەوێت مەسەلەن دەتویست چی بۆ بەپێی ئەو حکومەتێکی ئێوە شەرتان بۆ کرد شەو نخۆنیتان بۆ کرد بۆ ئەو ئازادیە مەسەلەن تۆ هاتی ڕەنگە وەکی دە تەمەنە زۆر گەنج بووبی مەسەلەن ڕوبەڕووی بەعز بوویتەوە لە ئەمنە سوورەکە مەسەلەن بۆ چیتان کرد بەڕاستی بۆ ئەمە بۆمان کرێمە جیاوازیمان نەکرد ئەدەنا چی لە ڕۆژەڵا چی لەم لا چی لەم سەری کوردستان بۆ ئەو سەری کوردستان لە گەرمیانەوە تاکو زاخۆ ئێمە جیاوازیمان نەکردووە بۆ وڵاتێکمان کردوکەوە ئازادی و ئازادی بنوۆشین ژیانمان خۆش بە مناڵی تۆ مناڵی ئەو مناڵی ئەو هەمووی فەراهەم بێ ژیانێکی بڵێن شار نەو بەکو شاهنشا ژیانێکی خۆشی مستەقیر بەری لەسەر نەوەکو مناڵمان هەجا کاکفواد و کاکفایی وتیان مناڵمان داماوە بێ مناڵمان بەواستە هەنجار بەواستەش تەعین ناکرێت لە دایرەکانە ئیلا ئەبێت دەستی ئەم و ئەو ماشکە نیاڵ ئەگە مناڵێکمان تەعین کرێت لە دایرەکە هەر نیشە جای تەعینا بوو ئێمە جاری وایە بۆ مناڵ وشتبەر حساباتەوە کراوە کە بەسەلەم ڕێژەی برینداریەکەی کە مندامێکەیە مەسەن ئەو پلانی وەرگیراویان لەسەر خەبات و تێکۆشانەکەیە والله هەتا ئێستا من وەکوین باشترین تۆزە لە پلەکانە باشترانی هەتاکۆ بۆ ڕێژەی کەمەندامیشمان بەڵێ وەکو ڕێژەی کەمەندامی بەرزونزمی دەدان بۆ موشەکان فەرقەکات بەڵا تاکو پلە و مەسەن ڕێژەی کەمەندامی و بەرزتر بێ باشترە باشە ڕێگایەک نی کە بخرێنە سەر حکوومەتی عراقی موچەکانتان وڵاترەوە حکوومەت دەیزانێت و بڵێن هیچ بژەیزان تا حکوومەتەوە یارمەتیتان هەروە نێزانجنا دەست ئێمە بێستەچینە سەر بەغا بەدەست خۆمان بەڕاستە هاوڕێکانە دەو ماوەیە کە موچە دواکەوت کاک تاسیری زۆر بکاتزان چیان پێوتن مەسەن تەلەفۆن وڵایەتە تەلەفۆنها ئەم کە تەلەفۆنێکە کاکە پارەی پێێن ئەوەی پێێن مناڵی نەخۆشە هەمووشتان زۆر بەشتان چکە ڕەفیقن یەکە ناسن ئەمە ناخۆمانە مناڵی نەخۆش پارەی تەنانە پارەی مۆلیدەی پێرە بۆ بیات پارەی پاکەتێکی پێدە بوو پاکەتە پەرکە بازانشی بای 500 دینار 500 دینار دەم تەبع پارەی چاش پێنە بوو لە چاخانێکە چایە بخۆ یعنی منەعاتەکە هیچ تەزانچینەکان زۆر زۆر مەشاشیرەکانی ناو کەمەندا ئەوە نەبێ یەک و دوان و سیان و چوار هەر لە کاکفات بەڕێزەوە زانچ کە باسی کرد هەموویمان هەیە ئەو شتانە بەڵێ زۆر باشە کاک محەممەد بەڕێز لە شوێنیدار باهۆش لە بەڕێز پرسم مەسن من باسم نەکرد بەسا من لە هەشتاوێکەوە پێشمەرگە بووم بەڵێ لە بیستوی کەرکوو بووم پاشان 23 سوولداش کە دروست بوو چوومە ئەوێ لە شەڕی قەیوان ماوە لە چێ حەسەن بەکبری نار بووم بەڵێ پاشانیش لە دوای ڕاپەڕینیش بەشداری شەڕی ئیسلامی کرد ئەو تاکە کەسم کە لە خێ لە حەمە دەرچووم هاوڕەکان هەمیان لەوێ شەید بوون جەنابە ڕنگ بێ بیسوێتر یەک کەس دەرچوو لە خێ لە حەمە ئەو یە کەسێک کە لە خێ لە حەمە دەرچوو بەڵێ 2001 لە خێلی حەمە من ئەو کەسە بووم کە لەوێ دەرچووم هاوڕەکان هەمیان شەید بوون ئەو کاتە من ڕابە سیاسی ئەو لەشکرە بووم کە حەمە عەلی سەر لەشکری بوو من ڕابە سیاسی لەشکرەکە بووم بەڵێ ئیتر خوای زانێت چۆن دەرچووم دروستە ئیتر بەردەوامیش بووم دوای لە فەرماندەیەکان و ئێستا لە پرسراوی لە خیسلێمانیم کەمەندامانی سن بەڵێ باشە یعنی بۆ بە دوواداچوون بۆ کێشەکان ئێوە مەسەلەن لەقن خەڵک ڕوتان تێکا کاک دیوا فواد مەسەلەن سکرتێری کۆمەڵەیە ڕوودان کردو لە وەزارەت شەهید لانی معنی چیەکەوە ڕووی لێ بکەم بۆ جێبەجێکردنی ئێمە ئەوەی کە ڕۆژانە ڕوبەڕوومانە بێتەوە ئەو چەند ڕۆژێک کە دەوامەکەین خەڵک دێ بۆ لامان ئەوەی بێ بۆ لامان بە کتاب ئەوەی کە بە کتاب بکرێ ئاراسی سکرتێری کۆمەڵەکەمانەکەین کاک فواد ئەوی ئەوەی بۆی جێبەجێ بکرێت لای خۆی کە یا ئینێرە بۆ سەر و خۆی ئەو لایەنە چێ مەسەلەن کە ڕوبەڕووی ئێوە بێ معاناتەکان تامەت بەڵێ ئەوەی کە هاوکارمان بێ بەڵێ وەزارەت شەهیدان و یەک شوێن هاوکارمان نەبووە تاکو ئێستا غێری کاک باڤێڵ ئەوەشی کە هاوکارمان بۆ ئەوەی کەشی کە خۆمان کە ئەم بیرۆکەی کاک فواد بوو کە ئێمە ئەو سندوقی نەشتەرگەریمان داناوە کە مانگانە لە موچەکە کە وەری بگرین 25,000 کە کۆکەینەوە و لاسکردن لە کۆمەڵەکە دایانین هاوکاری کرابێن لەوە کراوەگەی فەرقیش ناکرێەوە کۆمەڵەوە نەخێت لە هەموو لایەنەکان هەر کەسێ کە بەشدار بووە
بۆ سندۆقە بەشداری کردووە ئێمە پارەکەیمان کە کۆ کردوەوە تەسلیمی کۆمەڵەکەمان کردو ئەوانیش لەوێ ئەوەی عملیات کرابێ پارە عملیاتەکەی لەو پارەی بۆ سەرف کراوەتەوە. دەبوو چۆن باە بەڕای تو مەسەلەن خۆی حقیقە دەبوایە ئەم حکومەتە خۆی بیری لەوە بکردایەتەوە کە ئێمە کەسمان هەبێ عملیات کرێ و ئەوان هاوکاریان کردنایە نەک حیزب نەک یا لە خۆ ناو خۆمانە ئێمە سندۆقێکدا بنین و بیر لەوە بکەینەوە کە بەخوا من زۆر کاک محەممەد پێم ناخۆشە مەسەلەن ئێمە هاتوین لەگەڵ مافات قسەیەکمان کرد مەسەلەن بە ناچاریمە دەبێت معاناتەکان بخینە سەر شاشە ئەجینا ئێوە تازی سەرن دەبوو مەسەلەن بەس بە زۆرێک خزمەت بکرانایە کە خەڵک پەنجەی بۆ ڕاپشان کە بوتوای فلان کەمەندامی سەنگەرە بەڵام وڵا حکومەت شتێکی بۆ کردو کە پێویستی بەخوای گەورە نەبێ بە کەس نییە بەداخەوە یعنی بوو چۆن بواە مەسەن بەڕاستی ئەوی کە خۆی ئێمە کە بەڕاستی پێشمەرگایەتی ماکلۆ کەمەنداموین بۆ نەبووین کە پاداش بکرێن بەڵێ ئێمە ئەمانەوەیە کە بۆ نمونە بۆ کاتی دەنگدانەکان خەڵک خۆی بچێت دەنگ بدات ئەو کەسانی کە وەکو ئێمەداتۆ گەر هاوکار بکرانە و هاوکاریان کرێ جیاب وایە لەوەی کە ئیش و کارەکانە بۆ بکرایە کە سوکارەکەشیان بنەوەی کەسێک ئێستا کە سوکاری کەمەندامان بەڕاستی کە سوکارەکانیان پیانە هیچ بۆ ئێوە نەکراوە ئێ بۆ ئێمە چێکرێ ئەمە گیر و گرفتەکان لەوەوە گەورە بێ خەڵکی سەیری تۆکە ئەڵێ تۆ هیچت بۆ نەکراوە ئەی بۆ کە سوکار لە زەوی ئەوە لە زەوی باشین لە زەوی تاکو ئێستا بڵێن مەجموعەیەکی کەممان ماوەگە زەوی وەرنەگرت بێ ئەی ناوەکانی کەمان زۆربەی زەوی وەرگرتووە. بەڵێ کاک مقدم بەهادین بەڕێز دەتەوێت مەسەلەن چۆن حکوومەت لانی کەم لە کابینەیدا هات و سەیری هاوڕێ و دۆستەکانتان بکرێ چۆن مەسەلەن بۆ ئەوی کە هەمیشە بە دڵخۆشیەوە بەس بۆ خۆشحاڵی سەردانیەک بکەن بۆ نەکۆمەڵاتەکان سەردانیەک بکەن نەک بەڕاستی یەک خۆتان لێکتە بشارنەوە لەبەرەوەی معاناتە هەمووتان معاناتان هەیە و نازانن بەچێ بڵێن و ڕۆژ بکەن وەکو ئەرکی ئەو هەڤاڵانەیە ئەو کەسانەیە کەچنە پەرلەمانیاشنە حکوومەت بێ یەکەم کەس ئەو کەسانە هەوڵبەن و بیر لە کەمەندەمان لەو توێژە بکەنەوە کە یانی خوانیان بەخت کردەوە یە بەش لە جەستی خواریان بەخشیەوە بۆ خاک و نیشتیمانە کە ئێستا ئەوان لەسەری حکومداریەکەن و ئینەکەن بۆی کە ئاگان لەو کەسوکاری کەمەندامان بێ بە تایبەتی و یا شەیدان بێ کە ئەمان ئەوانەی کاشنە حکومەنداچنە پەرلەمان هەموو لەو کاتە لەوانەیە گەنج بوو بێتن یا مناڵش بوو بێتن ئێستا کاشنە حکومەت و پەرلەمان ئەبێ ئاگاداری ئەوانە بن کە بە خوێنی ئەوان گەشتنەوە دەرەسەر خوێنی ئەوان گەشتنەوەتەوە شوێنانە ئەو تێگەیشتە ئەنی بۆتان دروست بکە و تێگەیشتە لەلایەن دەسەڵاتەوە ئەبێ دەسەڵات ئەوانەی کە ئەشنەوە لێ تێبگەن ئێستا دوای هەموو ساڵە هەستەکەن ئەو تێگەیشتە دروست نەبووە زۆر بەکەمی من خۆم بەکەمی ئەیبینم. باشە بۆ لانی کەم لەو یاسایەدا هەرچەندە هەیە بۆ سەپۆرتی خوێنکاران و کچ و کوڕی کەمەندامانی سەنگەر ئەو لانی کە بێ جێبەجێ کە چوە وەزارەتێکە مەسەلەن کاک بادی ئێمە سەر بە وەزارەتی شەیدان و نیمان وەزارەتان نییە باش کاک فوات ببوورە کاک بەهادین بەڕاستی ئێوە ئەگەر کێشک معاناتێک لە ناو حکوومەت هەبێ ڕوبەڕی چێ بنەوە ئێمە دەبێت ڕوبەڕی وەزارەتی پێشمەرگە بێتەوە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە لەبەرەوەی بودجە و موچەی ئێمە لە وەزارەتی پێشمەرگەیە و تا ئێستا بەداخەوە لیژنەیەکمان هەیە زیاتر لە 2010ەوە خەریکن تا ئێستا لیژنەکە تاوا نەبوو. لیژنەکە بۆچی؟ بۆ کەمەندامانی سەنگە جارێکی کە دراوینەوە لیژنە هەر هەمومان لیژنەی هەمیشەیی هەبووە لە هەولێردا ئێمە و هەواڵانی پارتی وەک بەڵام تا ئێستا تەواو کەمەندامەکان نەبیدراون. سکاڵای دووەم هەبوو سکاڵای دووەم جێبەجێ نەکراون کەمێکی ماوە کە جێبەجێ بێتەوە. بەڵام ئەوەی کە تۆ ئەڵێ کاک زاناژیان دەبواە حکوومەتی هەرێم ئەمەی دابە بەڵام خودی عیزب کە بۆ ئێمەی کردووە ئەوەیە کە ئێمە لەلایەن جەنابی مامجەدا بە شەیدی ژندا ئیسرائیل و بە هێڵی سوود ناودراوین بۆیە کاک پاوەڵ پشتیوانی لەوە کردووە کە 150 خوێنکارەکانشمان باتەوە ئینشاڵڵا دوای جێژن ئەوانیتری تەواو بێتن بەڵام لێرەوە من ئەڵێم لە 2012ەوە کە لەسەر جیفانی خۆمانجیان تاکە کەسێک کە وەلای لێکردینەوە تا کاک پاوەڵ بوو بە سەرۆک خودی کاک شێخ زەحفەر بووە کە توانی شتێکیشتۆ لە معاناتەکان کە توان بڵێ کە هەموو کات دەرگای ئاوەڵا بۆ پێشمەرگە بۆ ماڵە شەهید و کەمەندامان کە توانیەتی زەویەکی زۆر بۆ کەمەندامانی سەنگەردابی بکە بۆی بتوانن عیلاجی خۆیانی پێ بکەن و یا خۆ ئەوتانە نیشتەگەرەکانی خۆیان پێ بکەن. لێرەوە بە ناوی سکرتارەتی کەمەندامان زۆر سپاسی کاک شێخ زەحفەرەکەم کە بەڕاستی هاوکار و پشتیوانمان بوو. فەرق و جیایی هەیە کاک لیوا فواد لە نێوان کەمەندامانی پیشێتی و پارتیان کەمەندامانی هێزەکانی تر و پارتی لەبەرەوەی پارتی لە دەسەڵاتە بەڵێ قوربان هەیە هەیە بەڵێ هەیە لە چیا بە زۆری
منەوەی کە بۆم باسکردی نمونەیەک بوو کە ئەڵێم خەڵچێک لەلای ئەوان مەفرەزە خاسە بووە و ئامێسریە بووە بە بڕیاری سەرۆکی حیزب کراوەتە فەریق و دەرەچ نەچۆ لە لیبنان. سەرۆکی حیزب چۆن نتوانێت بکاتە فەریق؟ ئەمە پرسیارە ئاراسی خۆیان نەکەین. ئایا سەرۆکی هەرێمە یاخو سەرۆکی حیزبە ئەمە بڕیارەکە لای خۆیان دەرچۆ بۆ کراوەتە فەریق. بەڵام من دەیان تێکۆشەریم هەیە لە پلەی دیوان تێ نەپەڕیوە کە لە ساڵی 76ەوە پێشمەرگێت تا ئێستا بێ دابڕان. ئەم فەرق و جیاوازە حق حیزبەکەی ئەمە لە پلا بەڵێ لە پلا لە ئیمتیازاتیشەوە لە ڕووی ئیمتیازاتیشەوە زۆر ئەوان ئیمتیازاتیان لێمە باشتر بووە. من خۆمە یەکێک بلوانە سەفەرم کردو بۆ ئەڵمانیا کە زەنای مامجارات 2012 نردومێتی من لێ بوومە دە کەسی هەواڵانی پارتی لێ بۆ لەسەر وەزارەت پێشمەرگاتەوە من لەسەر حسابی حزب چوومەتەوە ئەوانە سەر حسابی حکوومەت. بەڵێ کۆمەڵەکەی ئەوان سەر بەچێ کاکوان کۆمەڵەکەی ئەوان سەر بە هێزەکانی هێشتایە بەڵام کۆمەڵەکەی ئەوان ئەکتیڤ نییە بەو شێوەیە وەکەوان وەکۆی ئێمە کۆمەڵەکەی ئێمە هێزەکانی هەفتا بەڕاستی پشتیوانمان دەکەن نووسراومان خوێندنەوە ئێمە هەر نووسراوەکەکەین ئێستا ڕاستەوخۆ لە دوای کۆنگری پێنجەوە سەر بە مەکتەبی سەرۆک پاڤڵ تاڵەبانی وین بەڵێ ئەگەم لێ نووسراوەی ئێمە ڕاستەوخۆ لەلایەن مەکتەبی سەرۆک جێبەجێ ئەکرێتن دێتە خوارەوە ئیشەکانمان بۆ کرد کە وایەمە حیزب نەکرد بابە ئیشی ئاخر بنەویش پرسیارەکەم ئەوەیە ینی ئەوان لە حکوومەتەوە زیاتر تەمیلەکرێن نەخێ ئەوان لە حکوومەت تەمیلەکرێن و لە حیزبەکەشیان تەمینەکەن بەڵام ئێمە تەنها عیزمان هەیە حکوومەت بۆ ئێمە نییە ئێمە دەرەجە دوی ئەوان چەند دەژماریان دەرەجە دوین من لەو قسەی خۆم مەسئولم خۆم خەڵکی باڵەکایەتیم تا ئێستا کە حەمباڵیەک بە خەڵکی ئێمە ڕەوانە بین لێرە سوورەکان مەواتنی دەرەجە دوو سێن ئەگەر یەکێتی بی بەڵێ بۆیە ئێمە داواکەین بەڕاستی بە لە یەکێتی نیشتمانی کوردستان بە کۆی پەیوەندەکانی دابچێتەوە لەگە پارتی ناکرێت ئێمە خەباتمان کردێەوە کۆشان دەستەمان ڕەنگەوش معاناتێکی تری معاناتی کەماندامەکانی ئێمە و خەڵکەکەی ئێمە بێت کاک فواد ینی ئەگەر بەڕاستی هەوڵتان نەدا تێکەڵ بێتەوە بەڕێبەراتێکی گشتیتان هەبێت کە بتوانێت لە حکوومەت ئەو شانەتان بەبان هەمان بوو هەتان بوو بەڵێ لێرە کاکفەتەڵڵا جێگریشی هەبوو بەڵام یەک لیستی کەم ئەندامانی پارتی نهاتە لە ئێمە هی ئێمە ئێساش لە وەزارەت لەلای هەمان هەیە سبب ینی خۆ بۆم بێتەوە نییە ئەوان نایکەن لە بەرەوەی ئەزان کەمەنداوانی چێن ئەوان بە یەک ڕۆژ 1600 کەسیان کرد کە ڕۆژی جمعە بوو بڕیاریاندا کردیان بە کەمەندام کردیان بە کەمەندام بە یەک ڕۆژ بەلی سادە خوارەوە 1600 کەس بوو نەشانزانی بۆ ڕۆژی جمعەیە قەراریان نەداوە کەمەندام نەبوونیان هەر خێر زۆربیان ئەوانە بوون کە ئێمە 103 کەسمان لادان کە کەمەندامی سەنگەر نەبوون چون لەوێ بوون باوە بەڵێ ئێوە لەبەر چی لەبەر لە دلیژنە دەرنەچون چی نەخێر لەبەرەوەی سەنگەر نەبوون هاوڵاتی بوون ئێمە لاماندا ئێستا لایەوە کەمەندامی سەنگەر باش ئێوە مافی ئێوەیان نەخوارد و مافی ئەو تێکۆشەرانیان ئەگەر ئێمە 4000 کەس بووینە بە هەردوو لامانەوە باشترین خزمەتمانەکرا بەیان 11000 کەس بوو ینی بەڕێبەراتێکە هەش بوو هەڵوەشایەوە چی بوو یانمانێزا بەڕێبەراتی هەو لێرمان هەیە دۆکمان هەیە سلێمانیمان هەیە بەڵام تا ئێستا شتەکان بەس ناو حکوومەت ناو حکوومەتەمان ێستا بە وەزارەتی پێشمەرگەیە لیوا سەرعەت مەسئولێتی کاکفەتەڵڵا جێگرێتی بەڵام بەداخەوە هیچ ئیش و کارێک لەوێ ناڕوە ینی ئێوە ناچار ڕوبەڕووی حیزبەکانتان بوون بەڵێ باشە دوا سەرنجی کاک لیوا فواد وڵی من ئەڵەم خۆزگەم ئێمە دوامین کەس بووینە باتی ناتە ئێرە باسی معاناتی کەمەندامان کردە بەڵێ ینی معاناتی کەمەندام نابێت بەو شێوەیە بێت موچە بە سێ مانگجارێک ئێمە خۆمان ئەزانین معاناتمان چییە چونکە ئێمە کەمەندامین احتیمادمان لەسەر ئەو موچەیە ئەزانین معاناتی هاوڕەکانیشمان چییە بەڵام بەداخەوە ئێمە هاتوونەتە ئێرە باسی معانات باسی بێموچەیەکەین ئەوە دوامین قسەمە وەڕێستان کا حەچیم وڵای بەس ئەوە نامانەویست کە شتێک بۆ ئازانشی ناتنا لێرە بمەوە تا معاناتمانێ ئەم شتانمە بەس باتنا دەستخۆشمان لێوە کردایە و لە خزمەتتان دەنێرە میبەرێکی ئازاد برداتە سەر هەموو کەمەندامان تێگڕای کەمەندامانی سەنگەر ئەزان بێ جیاوازی بە هەمومان وەکو یەک دەستە برایەک بووینایە و خۆشیش ئەزانش ئەمیلەتەمان بیستە جارێشتر بەس ئەزان بگەشتات ئەم حاڵەتێک کە ئێستا هەمانە هەم دویدا شتێکی تیا دوی دارێکە بێژگەرەینەکانیشمان جیاوازیەکان بەڵێ ئاسا کاک محەممەد من وتەمەوەیە لێرەوە لەم کەناڵە پیرۆزەوە داواکارم لە کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئیش و کارەکانیان نەپشنەوە چاوێک بەو ڕابردوای بخشنەوە هەڵەکە هەڵە و کەم و کوڕەکانیان چاک بکەن و هەموو چین و توێژەکان لە یاد دەکەن بە تایبەتی کە سوکاری شەیدان و کەمەندامانی سەنگەر کاک بەهادین داواکارم ئەوەیە کە ئێمە جیابکرێنەوە
لەو خەڵکانی کە تێکەڵ کراون هەجارە باڵمام جەلال بەڕەحمەتی فەرموو ئەی با من بزانم خزمەتی کێ ئەەکەم ئێمە کۆمەڵی پێشنگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی دروست کرد مام جەلال خۆی ئاگادار وتی منەمەوێ بزانم خزمەتی کێ ئەەکەم ئێستاش ئێمەش داواکاریمانەوەیە کە کەمەندامانی ڕاستەقینە جاب کرێتەوە لە کەمەندامانی تر و کە حکوومەت و حیزب بزانێ خزمەتی کێ ئەکات زۆر باش کافوا دواسەر نزی بەڕێستان دواسەرین داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر حکوومەتمان هەیە لەمە زیاتر گاڵتە بە چارەنووس و شکۆی ئەو ملەتە و کەمەندامانیش نەکە کە تا ئێستا ڕاوەساوین لە ترسەنەوەچیمانی هەمان کوڕی جارانین بەڵام ئێمە زانین ئەم چۆن ئێمە لە شەڕی داعش ئەوم بیر نەچێت چون بۆ ئێمە لە شەڕی داعش زیاتر لە 18 شەهید و 30 بریندارماندا کە خودی هەواڵ شوان بۆغاغی کەسکەتێری کۆمەڵە بوو لە ناو بریندارەکانماندا بوو کە ئێمە چاوپۆشی لە کۆمەڵێک شتەکەین پێ لە ژیانی خۆمانەنێن لەبەرەوەی زانین ئێمە چۆن ڕۆژانی ڕابردوو ئەو ڕۆژەمان دروست کردووە نامانەوێت بەڵام کاتێک کاتە شکاندنی شکۆی ئەو ملەتەوە ئێمە بەڕاستی چیتر لەو بێدەنگدانات زۆر سپاس بۆ بەڕێز لیوا فواد حاجی بابەکر سکرتێری کۆمەڵی پێشمەرگە کەمەندابووەکانی سەنگەر سواز بۆ لیوا فواد محەممەد کەمەنداوی سەنگەر سواز بۆ بەڕێز ڕایەت حەکیم کەریم کەمەندامی سەنگەر سواز بۆ بەڕێز ئەمیر محەممەد بازیانی لێپرساوی لەقی سلێمانی کەمەندابوانی کۆمەڵی کەمەندابوانی سەنگەر هەروە مقدم بەهادین مەجید کەمەنداوی سەنگەر زۆر سپاس ئێوە جێگەی فەخرن کورسات ماڵی ئێوەیە هەمیشە دەرگا کراوەیە بۆ ئێوە ئەو بە ناوی تەواوی دەستگای میدیای کورسات ئێمە سوپاسی خەبات و تێکۆشانی ئێوەکەین ئێوە جێگای فەخری ئێمە سپاس ئەکید ماڵی خۆتانە مینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن ئەملاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ